لەگەڵ بڕینی بەشەبودجەی هەرێم لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراق لە ساڵی 2014 و سەرهەڵدانی قەیرانی دارایی هەرێم مامەڵەی ناتەندروست و نادەستوریانەی حکوومەتی فیدراڵی عێراق لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان دەستی پێکرد. ئەویش بە جیاوازیکردن لە نێوان جوتیارانی هەرێم و جوتیارانی بەشەکانی تری عێراق. ساڵ بە ساڵیش لەگەڵ سەختبوونی قەیرانی دارایی هەرێم بە پلان و بە بیانووی جۆراوجۆر ئەم جیاوازیانەی جوتیارانی کوردستانی قوڵتر کردەوە. لە ساڵی 2014 شایستەی دارایی جوتیارانی عێراق خرج کرا، بەڵامی کوردستان خرج نەکرا. ئەم شایستە دارایی جوتیارانی هەرێم دواخرا بۆ ساڵی 2015. لە ساڵی 2015 نەک پارەی 2014 بەڵکو شایستەی دارایی 2015شی هاتە سەر. هەر لەم ساڵەدا لە ساڵی 2015 بۆ زەرەرگەیاندن بە کەرتی کشتوکاڵی هەرێم و زەرەرگەیاندن بە جوتیارانی هەرێم حکوومەتی فیدراڵ سیستمێکی خەرجکردنی جێبەجێ کرد کە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق پێش هەرێم پاریان بۆ خەرج دەکرا. لە ساڵی 2016 نرخی کڕینەوەی گەنم دابەزێنرا، بەمەش زیاتر جوتیارانی هەرێم زەرەرمەندە بوون، چونکە نزیکەی نیوەی گەنمی عێراق لە هەرێم بەرهەم ئەهات. هەر لەو ساڵەدا ئیجراعاتێکی کرا لە 170 گەنمی جوتیارانی هەرێم وەرگیرا و نیسبەی شێی گەنم لە کاتی وەرگرتن لە سایلۆکانە بەرز کرایەوە لە 170. لە ساڵی 2017 بە دوو ڕێکاری دابەزاندنی پاڵپشتی حکوومەتی فیدراڵ بۆ جوتیارانی هەرێم بۆ خوا 400,000 تەن پەیڕەو کرا. وەرنەگرتنی گەنمی درشت لە جوتیارانی هەرێم ئەمە لە کاتێکدا کە خاچی کوردستان بۆ ئەم جۆرە لە گەنم زۆر گونجاوە و بەبەرهەمە. لە ساڵی 2018 بڕیاری بڕینی لە 147 شایستەی دارایی ساڵەکانی 2014 و 15 و 16 لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدراڵەوە درا. لە کۆی شایستە دارایەکانی ساڵەکانی 2014 و 15 و 16 کە دەکاتە 1 تریلیۆن و 850 ملیار و 855 میلیۆن دینار تا ئەم بەروارە تا ئەمڕۆ 1 تریلیۆن و 293 ملیار و 100 میلیۆن دینار خرج کراوە. ئەوەی ماوە 557 میلیۆن و ملیار و 755 میلیۆن دینارە کە دەکاتە لە 130 شایستە دارایەکانی هەر سێ ساڵی 2014 و 15 و 16.